ڕێز و سڵاوەوە بینران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. گیان لە دەستدانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم، دەست بە سەرکرانی بەندکراوێکی سیاسی پێشوو لە شاری مەشهەد، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی زەهرا موسەوی لە زیندانی وەکیلابادی مەشهەد و ئازەوتکردنی دارایەکانی 48 هاوڵاتی خەڵکی پارێزگای هەمەدان. گیان لە دەستدانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم، ڕۆژی پێنجشەمە 24 گوڵانی 1405 هەتاوی دوو سوختبەری بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستدا. بە پێراپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە کە هێشتا ناسنامەیان بەدەستمان نەگەیشتووە لە جادەی نێوان شارەکانی زاهدان و تەهلاب لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە ئۆتۆمبیلەکان دراوەتە بەر دەستڕێژی گولەو، لە ئەنجامدا پاژاگرگرتنی ئۆتۆمبیلەکەیان یانیان لەدەستداوە. شانی باسە کە تەرمیە و دوو هاوڵاتیە بە تەواوی لاگرەکەدا لە ناوچەوە جەستەیان ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوەتەوە. دەست بەسەرکانی زەندانێکی سیاسی پێشوو لە شاری مەشهەد لە ڕۆژانی ڕابردوودا حەمید قانی نەژاد، زندانی سیاسی پێشوو لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانەی ژووری کەرەنتینەی زندانی وەکیلابادی مەشهەد کراوە. بە وتەی سەرچاوەگادارەکان ناوبراو پێشووتر لە ساڵی 1396 هەتاویەوە تاوەکو 1401 هەتاوی چەندین جار دەست بەسەر و بە تۆمەتی بێڕەزی بەڕێبەری کۆماری ئیسلامی و تەبلیغ دژ بە ڕژیم چەندین جار بەندکراوە و لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزەکانی ڕژیم دابووە. شانی باسە کە ئەو بەندکراوە سەرەڕای توشبوونی بە چەندین نەخۆشی لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی دەستڕاگەیشتن بە سەرەتایترین دەرمانەکان بێبەش کراوە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی زەهرا موسەوی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. بە پێڕاپۆرتی گەیشتوو زەهرا موسەوی شارۆمەندی ئێرانی ئەفغانستانی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 مانگ و نیو لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو لە نوێترین دۆسیەیدا لەلایەن دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، ڕاهێنانی ناڕازیان بۆ دروستکردنی تەقەمەنی و هەروەها سازکردنی گروپ، سەرجەم حکومی 10 ساڵ و 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە کە بە گوێرەی یاسای جمهوری ئیسلامی 4 ساڵ لە حکومەکەی بەڕێوە دەچێت و 6 ساڵ و 6 مانگی دیکەی بە شێوەی تالیقی بەسەردا سەپێنراوە. شانی باسەکە هاوسەری ئەو شارومەندە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ساڵی ڕابردوودا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بریندار و پاشان بە هۆی سەختی برینەکانیەوە گیانی بەخت کردووە. زەوتکرانی دارایەکانی 48 هاوڵاتی خەڵکی پارێزگای هەمەدان لە ڕۆژانی ڕابردوودا دارایەکانی 48 هاوڵاتی خەڵکی پارێزگای هەمەدان بە حکمی دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی دەستی بەسەردا گیراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 42 کەس لەو شارومەندانە نیشتەجێی وڵاتانی دەرەوەن و 6 کەسی دیکەش لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکاندا ڕاگیراون. بە وتەی ناوەندە قەزایەکانی ڕژیم دارایەکانی ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی زەوت کراون و دەست بەسەر کراون، ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی دەبنەوە. درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بە پێی دوایین داتاکانی ڕێکخراوی نێتبلاکس، هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بۆ ماوەی زیاتر لە 1800 کاتژمێرە بە تەواوی داخراوە. لە راپۆرتەکانی ئەو ڕێکخراوەدا ڕاگەیاندراوە کە ئینتەرنێت لە ئێران سەرەڕای ئەوەی کە بووەتە ئەمڕازێک بۆ سەرکوتی ناڕازیان لەلایەن بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە وەکو بەرهەمێکی بەنرخ بەکاردەهێنرێت و لە ئێستادا لایەنگرانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی یاسایی هێڵی ئینتەرنێتیان بۆ دابین دەکرێت. لە هەمان کادا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە پەیوەندی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و دەرەوەی وڵات مافی هەرتاکێکی کۆمەلگایە و کۆماری ئیسلامی دەیەوێت کۆمەلگای ئێران بەدیل بگرێت. ڕێکەوتنی ترامپ و سەرۆکی چین سەبارەت بە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بە پێڕاپۆرتەکان شی جینپینگ سەرۆکی چین و دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا سەبارەت بە کێشەکانی ئەمریکا و بەتایبەت شەڕی ئێران هەندێک ڕێکەوتنیان وەدەسات هێناوە. بەوتەی سەرچاوەگادارەکان ئەو دوو لایەنە سەبارەت بە دەسڕانەگەیشتنی ڕژێمی کۆماری ئیسلامی بە چەکی ئەتۆمی و هەروەها کردنەوەی گەروی هورمز ڕێکەوتون و جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە دەستڕاگەیشتنی ڕژێمی کۆماری ئیسلامی بە چەکی ئەتۆمی کارەساتێکی جیهانی بەدوای خۆی دادەهێنێ.
ئەمە لە کاتێکدایە کە لە چەند ساڵی ڕابردوودا چین یەکێک لە پشتیوانەکانی کۆماری ئیسلامی بووە و تەنانەت یارمەتی داون بۆ پوشەڵکردنەوەی گەمارۆکانی ئەمریکا. درێژەی تێک هەڵچوونەکانی حیزبوڵە وەرتەشی ئیسرائیل لە باشووری لوبنان دوایین هەواڵ. بە پێی دوایین هەواڵەکان تێک هەڵچوونەکانی نێوان حیزبوڵە وەرتەشی ئیسرائیل گەیشتوەتە لووتکە و زیانێکی زۆری مادی بەر ناوچەمەدەنیەکان کەوتووە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە لە ئەنجامی دوایین هێرشە ئاسمانیەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرپێکەکانی حیزبوڵە لانی کام 22 کەس لە ئەندامانی ئەو گروپە تیرۆریستیە کوژاون و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. لە هەمان کاتدا هێزەکانی حیزبوڵە چەندین هێرشی پەهبادی پێچەوانەی ئەنجامداوە و چەندین شارومەندی مەدەنی ئیسرائیلی بریندار بوون. بەڵێ بینەران بەم جۆرە هاتینە کۆتایی گەشتەوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی کاتی ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.